بسم الله الرحمن الرحیم. من لە چەندین نەخۆشخانەی تر فەحس و شتیوام کرد دەرچووکەوە نەخۆشیم هەیە لە جگەرە. لە کاتێکا کوا لە خەستخانە حکومیەکان ئەو فەحسانە نەیەکرا. لە ڕێی کەسێکەوە وتی بڕۆ بۆ نەخۆشخانەی میهرەبانی ئەلەوێ فەحسەکان بۆ دەکەن و ئینشاءڵڵا یارمەتیشت دەدەن. بەڕاستی هاتم بۆ خەستەخانەیە چەندین شوێنی تر گەڕاوم پێشتر فەحسەکان دەرەوە زۆر گران بوو و هاتم بۆ نەخۆشخانەی میهرەبانی هەموو فەحسەکانیان لە ئەستۆی خۆیان گرت چونکە من کەسێکم کەم دەرامەتم و هەروە بێتەوە خاوەن پێداویستی تایبەتم. بەڕاستی نەخۆشخانەی میهرەبانی یارمەتیش زۆر گەورەیان دام و هەر کەسێکیش کەوە دەعمی ئەو پرۆژێ دەکاکەوە بە 250 بێ بە دینارێک بێ بە دۆلارێک بێ خوا خێری ئەو خێرخوازانە بنووسێکەوە دەعمی ئەو پرۆژێ دەکەن و یارمەتی دەدەن چونکە ئەوانیش ئەگەر بە یارمەتی خەڵکی خێرخواز نەبێ ناتوانکەوە یارمەتی کەسانی کەم دەرامەتی وەکو من بدەن. هیوادارم خوای گەورە دەست بە باڵیانەوە بگرێ و خوا خێری ئەو کەسانش بنووسێکەوە یارمەتی نەخۆشخانەی میهرەبانی دەدەن بۆ ئەوەی کەوە دوو نەخۆشی وەکو من کەوە کەم دەرامەتن فەحس و شتیان بۆ بکرێ. بەڕاستی من هەموو فەحسەکانیان بۆ کردم بە خۆڕایی دەستە حسابی خۆیان زۆر سپاسیان دەکەم. دووبارە دەستی نزاییان بۆ هەڵدەواسم کەوا دەڵێم خوایان دەست بە باڵیانەوە بگرێ و وەخوا خێریان بنووسێ. زۆر سپاس. میهرەبانی دڵسۆزی و لێزانی